بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێک و ئێستان پرۆگرامە بینن خۆشەویستانم خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە خۆشەویستان هەر بەپێی ئەو باگراوندەی کە ئێوە ئەیبینن بەرنامەی ڕابردووش هەر ئەلێرە پرۆگراممان کردووە قسەکردنی ئەم جارشمان قسەکردنە بێت لەسەر ڕەمەزان ئەگەر چی چۆنەڵی عیبادەتێکی توولانیە خود با بڵێن زۆر ڕەبتە بە مێژووەوە وەکو خوای گەورەش باسێکە کوتیبە عەلەیکم الصیام کەما کوتیبە عەلی الەذینە من قەبلیکم یعنی ئەوە دەلیلە لەسەرەوەی کە ڕەمەزان لەگەڵ مێژووی مرۆڤایەتیە هاتووە هێندەی ئەو مێژووە دوور و درێژەی کە ڕەمەزان هەیەی ڕەنگە قسەی لەبارەوە کرابێ بەڵام هێشتا قسەکردن لەسەر ڕەمەزان هێشتا قسەکردن لەسەر ڕۆژوو هێشتا لە قسەکردن لەسەر ئەو عیبادەتانی کە لە ڕەمەزان ناکرێ هێشتا لەسەر ئەو توقوسە ئاینەی کە مسلمانان پابند دەکات لە مانجی ڕەمەزانە ڕەنگە زۆری مابێ قسەی لەسەر بکەین خۆشەویستان قسەکردی ئەم جارەمان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی نووسەر و ڕووناکبیری ئیسلامی تاوتوی پرسی ڕەمەزانەکەین تەمەناوەکەین کە بتوانین لە گۆشەنیگایەکی جیاوازەوە یاخود با بڵێن لە ڕوانگەیەکی جیاوازترەوە ئێمە بتوانین قسە لەسەر ڕەمەزان و ڕەمەزانیات بکەین کاک دکتۆر زۆر بەخێر بێت سپاس بۆ جەنابەت سڵاو لە بینەرانی بەڕێز عیبادەتیشت ئینشاءالله قبول و واروها ڕەمەزانیش پیرۆز بێت پیرۆز بێ لە هەموو لایەک لە جەنابتان لە کەناڵی پەیام لە خەڵکی کوردستان لەو براو خوشکە بەڕێزانەی بینەرمانن زۆر باشە کاک دکتۆر با لەوە دەست پێ بکەین وەکو وتمان ڕەمەزان بە تەئکید قسەی زۆر لەسەر کراوە و مێژوێکی دێرینەی هەیە لە قسەکردن و واروها لە بارەی نووسینیشەوە بەدیان تێکست و مجەڵەداتی گەورە ڕەنگە لەسەر ڕەمەزان نووسرابێ بەڵام قسەکە لەسەرەوەی ئایا تەواو ڕەمەزان ئیتر بۆ مەتەریاڵی کە ئیتر ئەوەستێ و ئیتر هیچ قسەیەکی تر هەڵناگرێ یاخود لەگەڵ درێژبوونەوەی با بڵێن مێژووی ئینسانیەت و واروها لەگە ئەو مێژووی کە بڕوادار پەیوەستە بێتەوە بەم عیبادەتەوە مەگەر ناکرێت قسەی تری لەبارەوە بکرێت و قسەی نوێ نییە بۆ ئەوی کە بۆ ڕەمەزان بکرێت بە ناوی خوای بەخشندە و میهرەبان وصلى الله وسلم وبارك على النبي الكريم وعلى آله وصحبه ومن دعا بدعوته إلى يوم الدين سەرەتا مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو مسلمانان پیرۆز بێ لە خوای گەورە داواکارین تاعات و عیبادەت لە مانگە پیرۆزە لە هەموو مسلمانێک قبول بفەرمێ و هەر عیبادەتێک لەم مانگەدا بۆی ببێتە پلێ لە پلەکانی بەرزبوونەوە و بڵندبوونەوە بۆ لای خۆی پێم وایە قسەکردن لەسەر هەر عیبادەتێک باسکردنە لە ئەزمموی ئەو کەسەی عیبادەتەکەیەکە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی ڕەمەزانی کردووە باسی گرنگی ڕۆژووی کردووە باسی مانگی ڕەمەزانی کردووە نەخشەی تەجربەی خۆیمان بۆ کێشێ دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاهل بەیت یاران تابعین پەیڕەوکارانی گەورەی ئەم دینە هەرکان بە شێوەیە لە شێوەکان باسی ئەزمموی خۆیان ئەەکەن لەسەر عیبادەتەکان لەسەر ڕۆژوەکان بەشێک لەم ئەزممونە هاوبەشە لە بینی هەمویانە ئەوەی کە قورئان ناوێ پێ فەرمێ لەعەلەکم تەتەقون بەو ڕجایەی یا بەو ئومێدەی کە ببن بە ئەهلی تەقوا کە ئەم مەفهومە مەفهومێکی زۆر گەورەیە مەفهومێکە کە ئینسان بە عەمەل و بەکردەوە ئەزمموی ئەەکە تاقی ئەکاتەوە لە ژیانی خۆیان بۆیە تا تاقیکردنەوەی دینداری هەبێ قسەکردن لەسەر عیبادەتەکان بەردەوامە قسەکردن لەسەر ڕۆژوگرتن لەسەر سوود و بەهرە و قازانجی ڕوحی و جەستەیی ئەم عیبادەتە گەورە بەردەوام ئەبێ قسە لەسەر ئەوەیە کە هەر کەس بە پێی مەعاریف و سەقافەت و تێگەیشتن و ئەزمموی دەرونی خۆی مامەڵە لەگەڵ ڕۆژی ڕەمەزان لەگەڵ مانگی ڕەمەزانەکە تەجربەکان یەک قاڵب نین و یەک ئاست نین لە کەسێکەوە بۆ کەسێک لە حتەنانەت ئەو کەسەش لە شەوێکەوە بۆ شەوێک جیاوازە لە مەوسیمی ڕەمەزانێکەوە بۆ مەوسیمی ڕەمەزانێکی تر جیاوازە
تا قورئان زیاتر بخوێنی، تا زیکری زیاتر بکەی، تا زیاتر بتوێیتەوە لە ماناکانی ڕەمەزان و بگەی بە مەبەستەکانی، دیارە تەجەلیاتی ئەو مانگە لە وجودی ئەو کەسا زیاتر ئەدرەوشێتەوە. باشە کاک دکتۆر ببوورە ناکرێت لێرەوە ئێمە باسی ئەزمموی خۆمان بکەین، ینی جەنابەت زۆر باش باسی ئەوت کرد کە ئێمە توانین ئەزمونونەکانی خۆمان بجێڕینەوە، وەکو وەسەرم بۆن من هەرکەس ئەو حاڵی کە هەیەی لەگەڵ عیبادەتەکان ناتوانێت دوهجار بەسەلەن باس لەو حاڵەتە بکە. بەس قسەکردن لێرەوە لەسەر ئەوەی کە ئێمە وەکو کورد توزانم وەکو ئەو حاڵەتی کە ئێستا ئێمە لە ناوی ئاژین دەکرێت شتێکمان نەبێت ناوی ئەزمموی خۆمان بێ یاخود بڵێن ئەزمموی خۆمان بجێڕینەوە، یان ئەزمموی ئێمە لە ناو ڕەمەزانە چییە بێت؟ خۆی ڕەمەزان ڕۆژوگرتن عیبادەتەکانی ڕەمەزان منتەلەقەکەی ئەزممونێکی تاکە کەسیە، بەڵام ئەنجامەکەی ئەبێ بە دیاردەیەکی کۆمەڵایەتی، ئەبێ بە ڕەوتێکی کۆمەڵایەتی، ئەبێ بە بزاوێکی کۆمەڵایەتی. بە زمانێکی سادەتر بیڵین کاتێک کە لە کۆمەلگایەکە وەکو شاری سلێمانی ئەبینین ژمارەیەکی زۆر لە خەڵک بە ڕۆژووە بێ، ئەم ڕۆژووە تەسیر لە ڕەسەر ڕەوشت و ئاکار و هەڵسوکەوتی ڕۆژانەیان دائانێ. کاتێمانە پێکەوە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە ڕەچاوی بەها بەرزەکانی ڕۆژووەکەن دیاردەیەک دروستە بێ لە ناو کۆمەلگادا پێوتە تەسامح و لێبوردەیی، پێوترێ تەعاون و هاوکاری، پێوترێ یەکتر حەڵاڵکردن، یەکتر ئازادکردن، گردن ئازادی، بەرەو دنیایەکی دوور لە کینە و لە ڕق، بەرەو تەفەهوم و تەفاهومێکی زیاتر ئەڕۆن. بۆیە ئەزمونونەکان ئەزمموی ممکنە هەر کۆمەلگایەک ئەزممونێکی تایبەتی هەبێ لەگەڵ ڕەمەزان. لە کوردستانە ڕەمەزان مەوسیمی ئاشتەواییە، مەوسیمی نزیکبوونەوەی لە یەکتری، مەوسیمی ئیحساسکردنە بە ئەمنیەت و ئارامی. شەوانی ڕەمەزان لە کوردستانە شەوانی خۆشی و پێکەوە ژیانە، شەوانی پێکەوە بوونە. ئەمە دروست نەئەبوو ئەگەر تەسیری ڕۆژوو لەسەر تاگەکان نەبووایە، لەسەر خەڵکەکە نەبووایە. ئەو فەزا معنەوی کە دروست ئەبێ دروست نزیکمانەکاتەوە لەو فەزا معنەوی کە لە سەدری ئیسلامە دروست ئەبوو لە کاتی ڕەمەزانە. ئەو فەزا معنەویە بەرهەمی کۆشش و کاری یەکیەکی ئەندامانی ئەم کۆمەلگایە. بۆیە من بڕوام بەوە هەیە کە لە هەموو کۆمەلگایەکی موسڵمانە تەنانەت ڕەوەندەی موسڵمان لە وڵاتەکانی دەرەوەیە مەوسیمی ڕەمەزانەکەن بە قوتابخانەیەک بە فێرگەیەک بۆ بە خۆداهاتنەوە و مراجعە، بۆ تەوبەکردن و نەقدی ذاتی و بۆ ئومێدەواربوون بە لوتف و مەغفیرەتی ئیلاهی. مانگی ڕەمەزان لەو ڕوانگەوە بەڕاستی مەدرسەی ڕاهێنانی نەفسە لەسەر بەرەنگاربوونەوەی شەهەوات، لەسەر بەرەنگاربوونەوەی شوبوهات. ئەوەی کە ئێمە گیرمامە دەسۆ خواردووە لە ماوەی ساڵێکە یا چەند ساڵێکی تەمەنمانە ئەوەیە بەدەست شەهەواتی خۆمان و شوبوهاتی غەیری خۆمانەوە گرفتارین. مانگی ڕەمەزان و فرسەتەمان ئەداتێ بە تێفکرین و قوڵبوونەوە لە ئاەتەکانی قورئان لە سیرە و سنەتی پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم کە بە دوای چارەسەری شەهەواتە بڕۆین و بە دوای وەڵامدانەوەی شوبوهاتیشە. زۆر باشە کاک دکتۆر، ئێمە ئازانی کە لە مانجی ڕەمەزانە واتە ئەو کەسەی کە پابەندە یاخود باوا بڵێن ئەو کەسی کە بە ڕۆژووە ڕەنگە دوو جۆر پەیوەندی دروستکە، پەیوەندیەکی ستونی و لەگەڵ پەیوەندیێکی ئاسۆیی. پەیوەندی ستونی مەبەسمان لە پەیوەندی نێوان بەندە خۆی پەروەردگارە، ڕەنگە لە باشترین حاڵەتا بێ ئەم پەیوەندیە لە مانجی ڕەمەزانە. پەیوەندیێکی ترمان هەیە پەیوەندی ئەمەی کە وتمان پەیوەندی ئاسۆییە، یعنی مەبەسمان لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە، خود با بڵێن پەیوەندی مرۆڤ لەگەڵ مرۆڤ. ئێمە ئەزانین کە ئەوەی کە جەنابەت بازت کرد ئەو پەیوەندە شەخسیە زۆر جار کاری باوا بڵێن زۆر باوا بڵێن سەرگەرمە بە پەیوەندە ستونیەکەوە لە نێوان خوا و بەندە کەوەکو وتمان ڕەمەزانەکە بە جۆرێک لە خەڵوەت. پەیوەندەکەی تریان با باس لەوە بکەین بۆ مرۆڤەکان، ینی پەیوەندە ئاسۆیەکە چ گرنگێکی هەیە؟ خۆی پەیوەندە ستونیەکە ئەسڵە. جوانە. ئینسان کە دڵی ساغ کردەوە بۆ خوا، غەرەز و نیەتی خۆی پاڵفتە کرد، لە بینی ئەو خوا پەیوەندێکی ڕۆحی نورانی ستونی گەورەی وا دروستە بێ، ئیتر کێشەی لەگەڵ غەیری خوا نامێنێ.
ئەوەندەی دەربەستی بەردەوامبوونی ئەم پەیوەندیەیە کێشەی لەگەڵ خەڵکانی ترە. یعنی ئەو کاتە مەجموعەیە پەیوەندی ستونی ئەبینین لە ناو کۆمەڵگادا کە دروست ئەبێ. ئەم خەڵکەوایان لێدی هەمویان یەک ئاراستە پەیداکەن، یەک تەوەجۆ، یەک هەدەف و یەک نیەت، کاویش ڕەزامەندی خوای پەروەردگارە. ئەگەر ڕۆژوو وەکو خۆی بگیرێ پێم وایە پەیوەندی ستونیەکە بێ بە ئەسڵ لە ئەنجامە پەیوەندی ئاسۆیەکەش ساڵح دەرەچێ، ڕێکوپێک و تەبا دروست دێتە ئاراوە. بۆیە من قەناعەتم وایە کە کاتێک کە پەیوەندی ستونیەکەش لە غەیری ڕەمەزانە تووشی کێشە بێ، لە مانگی ڕەمەزانیشا کە تووشی کێشە ببێ، پەیوەندی ئاسۆیەکان هەموویە بێ بە کێشە. چونکە هەدەفی ڕۆژوو تەقوایە. تەقوا ینی ئاگاداربوون لە سنوورەکان. ئاگاداربوون لە سنوورەکان واتە پاراستنی مافەکان. ئەو مافەکان لە شریعەتی ئیسلامە، لە فکری ئیسلامیە بە سێ جۆر پۆلێنەکرێن. مافی خودا کە بریتە لە پەرستن و عیبادەت بۆ ئەو بەتەنیا، مافی خەڵک، مافی تاکەکان کە یەکێک حەقێکی لاتە تۆ بتوانانی ئەدای بکەی وەکو پێویست، وەکو ئەوی کە خوای پەروەردگار داوایەکە، مافی هاوبەش، مافێک کە هەم لایەنی خودایی تێدایە، هەم لایەنی کۆمەڵایەتیشی تێدایە، هەم لایەنی پەیوەندی ئیلاهی لەگەڵ پەیوەندی ئینسانی. ئەم مافانە جاری وایە لایەنی خوداییەکە زاڵە، جاری وایە لایەنی ئینسانیەکە زاڵە. لە هەموو ئەم حاڵەتانەیە ئینسان فێری پاراستنی مافە بێ. پاراستنی ماف قورئان ناوی ناوە تەقوا. پێشێلکردنی ماف پێوترێ بەزاندنی حدودی خوددا، بەزاندنی سنوورەکانی خوددا. ئەگەر ئێمە لێکی بینەوە ئەو کەسێک کە تاوانێگەکە کە پێشێلی مافی یەکێگەکە، سەبەبەکەی ئەگەڕێتەوە بۆ کەسبوونی ئیرادەی، کەسبوونی ئیرادەی، لاوازبوونی کەسایەتی. ڕۆژوو ئیرادە بەهێزەکە، کەسایەتی ئینسان بەهێزەکە. وا ئاکا لەوەی ئینسان لە ژیانیا هەدەفمەند بێ، خاوەنی ئامانج بێ، خاوەنی پەیام بێ، خاوەنی بەرنامە بێ. لە ڕەمەزانە بەرنامە هاتۆ بۆ ئینسانەکان، چونکە ناونراوە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن. یعنی کاتێک کە ئەمر دەرەچێت لەلایەن پەروەردگارەوە کە ڕۆژووتان لەسەر واجبە لە مانگی ڕەمەزانە. ڕەمەزان معنای لوغەویەکەی لێک بیتەوە ینی مانگی گەرما، مانگێک کە گەرم بێ. خەڵک بۆیانە بێ بە پرسیار باشە کەی ئەم مانگی ڕەمەزانە کەیە؟ قورئان جوابیان هاتەوە، فەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن. شەهری ڕەمەزان ئەوەیە کە بۆ یەکەم جار قورئانی تێهاتە خوارەوە، کەواتە بۆی تەحدیدکردن. باشە بۆ لەو مانگەیە لەبەر خاتری قورئانە. قورئان بۆ ئەوە گرنگە، هودەن للناس، هیدایەتە بۆ خەڵک. یعنی ئەم قورئانە بوعدە ئیلاهیەکەی ئینزال و تەنزیلەکەیە، بەڵام بوعدە ئیجتیماعیەکەی هیدایەتەکەیە، ڕێنماییەکەیە بۆ للناس. تەنانەت ناڵێ هودەن للمؤمنین، هودەن للناس بۆ هەموو مرۆڤایەتی. یعنی ئەو کەسەش کە ئیمانی بە ئیسلام نەبێ، بە نەزرەیەکی مجەڕەدی مەوزوعی ئەگەر سەیری قورئان بکە، ئەزانێ ئەم قورئانە قازانجی ئەوی تایە، مافی ئەوی تایە. ببوورە ویستم ئەمە بکەم بە پرسیارێکی گرنگەویش ڕاستەکە ئەمە ڕەنگە ینی هەستم کرد کە شتێکی گرنگ لێرە هەیە. قورئان لە ئاسمانەوە لەلایەن خوای پەروەردگارەوە نازڵە بێ بۆ سەر زەوی، بەڵام جارێکی ئینسان ئەوێ بە پرۆسی بەسەرەن بە قورئانی بوونە، جارشکە تەجەلا بێتەوە بۆ ئاسمان. قسەکە لەسەر ئەمەیە. ئێمە دەزانین کە لە ڕۆژووە خود بە ئاوا بڵێن لە مانگی ڕەمەزانە ڕەنگە ئەوەی کە جەنابەت باست کرد مرۆڤێکی ساڵحمان دەست کرد بەهۆیەوە کە ئەم ڕۆحەتە جەلایە بۆ دروستە بێ، و ئەوەی کە جەنابەت باست کرد کە ئەو پەیوەندەستونیە ئەسڵە. بەڵام خۆ بێ کۆمەلگاش لەم ئینسانە ساڵحە بەهرەمەند بێ. زۆر قسە ئەمە زۆر گرنگە لەوەی کە ئێمە چۆن بتوانین ئەمە بێنینە زمان، یاخود با بڵێن توزانم تەرجمەیکەین بۆ ئەوەی کە بڵێن ئەم ئینسانە ساڵحە کۆمەلگا ڕێ چی لێ بکە، یا مەسەڵەن بۆ من ئەم ساڵح بوونە خۆ نابێ بەم شێوە فەردیە بمێنێتەوە، بێ ڕنگدانەوەی لەسەر کۆمەلگا هەبێ. تۆ لەسەر ماڵێکی من کە سەیری ئاەتەکانی ڕۆژووەکەی لە سوورەتی ئەلبەقەرەیە ئاماژە بە شتێکی زۆر گرنگەکە کە ئەفەرمێ وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين. ئەمە
باسی هینمان بووە کە باسی ئەومان بووە کە ئەو کەسانەی کە بە زەحمەت ئەتوانن بە ڕۆژوو بن یا بۆیان ناگیرێ چونکە یوتیقونەهو دوو معنای هەیە یەکیانەوەیە کە ناتوانن یەکیانەوەیە کە بە زەحمەت ئەتوانن یعنی بێ کۆششێکی زیاتر وزەیەکی زیاتر ببەخشن بۆی بتوان بیگرن یعنی ئەو کەسانی کە نەخۆشن و کەسانی کە پیرن ئەو کەسانی کە ڕەنگە بە قەلب زۆر حەزیان لە تەجربەکەیە لێرەیە قورئانە فەرمێکی وعلى الذين يطيقونه فدية ئەبێ فیدەیەک بدەن فیدێ یعنی چی یعنی لە مقابلی ئەو واجبەوە کە ناتوان وەکو پێویست ئەدای بکەن ئەبێ واجبێکی تر بگرنە ئەستۆی خۆیان واجبەکە چیە واجبێکی کۆمەڵایەتیە تەعام و میسکین تەعامی میسکین کەواتە لە کۆمەڵگایە ئەبێ ئێمە بزانین مسکین هەیە یان نییە یعنی پێویستمان بە دیراسەیەکی مەیدانی هەیە بە مەسحێکی مەیدانی هەیە موسڵمان پێویستی بەوە هەیە دەوروبەر ئاوڕێب لە ملاولای باتەوە لە دەرودراوسەی بداتەوە لە شارەکەی باتەوە لە گوندەکەی و ئەگەر مەسئولەتی گەورەی هەبوو لە قەڵەمڕەوی دەسەڵات و بەرپرسیارەتی خۆی ئاوڕ بداتەوە بزانێت کێ میسکینە بۆ مسکینە بۆ مسکینەوە بۆچی باسی میسکی نەکرێ بۆچی باسی مسکی نەکرێت لەبەرەوەی ئێستا دەرکەوتۆ بە دیراسات و بە ئامار و بە یەحسا گەورەترین مشکلەی ئینسان لە تاکێکەوە تا خێزانێک لە خێزانێکەوە تا کۆمەڵگایەک بریتێ لە مشکلەی فەقر و حیرمان هەژاری و نەبوونی بەهرەمەند نەبوون لە خێر و خەیراتی وڵات کەواتە بۆیە ڕەمەزانش ئەوە ڕەبتە بێتەوە بە مسکین و وەروە بەڵێ ئەو کەسێک کە دەوڵەمەنە تەبەن ئەو کەسەی دەوڵەمەنە ئەبێ بە ڕۆژوو بێ ئەو کەسیشی فەقیرە هەرەبێ بە ڕۆژوو بێ بۆ دەوڵەمەنەکە ئەبێ بە ڕۆژوو بێ ینی ئەو ژەمینی وەڕۆیە واز لێبێنێ بیخاتە حسابێکی تایبەتەوە دای بنێ بۆ هەژارێک دای بنێ بۆ هەژارێک ئەگەر توانای نەبوو وتی نەخێر من خواردنەکەی خۆمە خۆم وانە لەبەر عوزرێ لە عوزرەکان ئەو کاتە ئەڵێن نە تۆ ئەبێ هەژارەکە هەر لە بیر بێ حیسێ و هەژارە بێ فیدیەکەی بدەیت ئەو کەسێک کە هەژارە پێویستی بەوەی ئیرادەی بەهێز بێ لە پێناوی ئارەزوەکانی تێربوونا ئامادە نەبێ واز لەمە بدە بێنێ کەواتە کاک دکتۆر ببوورە لێرە شتێک بەدیەکەین هەست بە سنتەریەتێکی ئینسانەکەین لە ناو ئینسانیشە مسکین ینی هەستەکەی کە ینی ئەو باوا بڵێن ئەو ڕەمەزان ینی باوا بڵێن ینی لە ناحیە کۆمەڵایەتێکەوە و لەو هەماهەنگی و واروەها ئەوەی کە دوایی تەجاوزەکە بۆ سەدەقات و بۆ خێرات و واروە بۆ زەکات و بۆ ئەوانە شتێکتیا بەرچاو گیراوە کە هەمیشە لە ئاەتەکانیشە باسەکرێت مەسەلەی مسکینە کەواتە مسکین لێرەیە ئەگەر بە ئابڵێن لە کاتەکانی ترا لە پەراوێزا بژی لە ڕەمەزانە جارشکێتەوە پێشەوە بێگومان میسکە لێرە بە سیغەی نەکیرە ژاتوە نەکیرەی مفرەدی ژاتووە فیدیەتون تەعام و میسکینین یعنی وا فەرزکە لە شارێکی وەکو سلێمانیا تەنها یەک میسکینمان هەبێ واجبی هەموو موسڵمانان ئاگایان لەو میسکینە بێ واجبەکەش ئەوە نییە تۆ هەر بە خواردنی بیتێ بەڵام بە میسکینی بمێنێتەوە تەوان سەرفی ترەمان هەیە و زەکاتیشمان هەیە ئەوانە واجباتی مکەمیلی یەکترین کە ئێمە ڕۆژوو جێبەجێ ئەەکەین لە کۆتایی مانگی ڕۆژووەوە پێش هاتنی جەژن ئەبێ سەرفیترە بدەین ئەم سەرفیترەیە چییە بۆ تێرکردنی میسکینێکە لە ڕۆژی جەژنە بەڵام زەکات بۆ بێنیازکردنی میسکینێکە لە توولی ساڵە دەبێت تا یەک ساڵ پێویستی کەواتە ئەو زەکاتە کە ئەدرێ بە میسکین بۆ ئەوەیە ئیتر لە میسکینی دەرچێ لە میسکینی دەرچێ ئەویش بێ بە خاوەن پارە و دوای چەند ساڵێک ئەو زەکات بە ئەو کاتە کەواتە ئیسلام ئێوێ لە ڕێگەی عیبادەتەکانەوە ڕوبەڕووی دیاردە و حاڵەتی هەژاری و نەبوونی و حیرمان بێتەوە بنبڕی بکە چونکە حیرمان سەبەبی هەموو کێشەکانە لەناو کۆمەڵگایە هەژاری سەبەبی کێشەکانە وڵاتێک هەژار بێ نە خوێندنی سەرەکەوێ نە پەروەردەی ئەگا بە ئەنجام وەنە دەسەڵاتی سیاسیشی ئەتوانێ دەسەڵاتێکی سیاسی تەندروست بێ وە ئەم مەسەلەی ئەم میسکینەوەکو جەنابەت فەرموود دەورێکی میحوەری ئەبینێ لە ڕوئیەی قورئانیە
بۆ عیبادەتەکان بە تایبەتی عیبادەتی ڕۆژوو و عیبادەتی زەکات. کاک دکتۆر ئەگەر لێرە پرسیار لەوە بکەین ئایا ڕەمەزان با بڵێن شتێکی لە دەستچوومان بۆ ئەجێڕێتەوە شتێکمان بۆ قەرەبووە کاتەوە یاخود شتێکی نوێمان پێشکەشەکە هەنی بۆ نمونە ئینسانێکگەڵە کاکە من لە ڕابردووە ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان عیبادەتم بەو شێوەیە نەبوو بێ ئێستا مەسەلەن چاوەڕێکم هۆی ئەوە کە لە ڕەمەزانە عیبادەتەکەم و خی گەورە بە چەند قات پاداشتمەداتەوە یا خێر و خێراتەکەم بە چەند قات پاداشتمەداتەوە چاوەڕێکم کە مەسەلەن بۆن منە لانێکم قەرەبوو شتێ بکەمەوە هەشە بە پێچوانەوە تەسەوری ئەوەکە کە ینی ڕەمەزان بای ئەوەکە کە هەمیشە شتێکی نوێی پێشکەشکە کە قابلی ئەوە بکە کە ڕەزامەندی خوا بێەوە بیخاتە بەهشت لە نێوانی ئەم دوانە چ ڕابردوومان بۆ قەرەبوو کاتەوە چ شتێک بۆ ئێستامان پێشکەشکە شتێک هەیە لەو بابەت بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معیارێکمانەداتێ کاتێکە فەرمێ من صام رمضان وقامه إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ و تایە نوێژەکانی بکە قیامی تیا بکە ئەوەی کە لەوە پێش بوویەتی لە گونا خوا لێ خۆشەوێ ئەمە بەنسبەت ڕابردووە ئەمە معنایەوەیە ڕەمەزان ئەتکا بە ئینسانێکی واقعی ئینسانێک کە ئەتراف کا بە گوناهباری خۆی. ئێستا ئێمە گرفتاری ئەوە بووین هیچ ئینسانێک ئەتراف بە گوناهەکانی خۆی ناکە ئەتراف بە کەم و کورتەکانی خۆی ناکە مەحوی ئەفەرمێ زشت و ناشیرینە پیر ئەمما چ شیرینە ئەگەر ئەشکی خونباری نەدامەت ڕیشی خورمایی بکە. ئەبێ ئینسان وای لێ بێت ئاعتراف بکە بە تاوان نەقدی خۆی بکە ڕەخنە لە خۆی بگرێ ئاعتراف بکە بەوەی کە ڕابردووی ئەم هەڵانەی کردووە ئەم کەم و کورتیانەی کردووە ئەم قسوور و کەم تەرخەمیانە لە ژیانی ڕوویاوە ئەمە پێوەستە بە قەرەبووی ڕابردووە. طبعا ئەبێ بە فەرسەتێکی زۆر باش بۆ ئەو کە لە ڕەمەزانە تەوبە بکە. دوایی دێنە سەر مەسەلەی تۆبەچ ئینشاءڵڵا. اینجا دەرفەتێکی تریشە نەقشە بۆ داهاتووی بکێشێ داهاتووم چی بکەم چونکە کە فەرمێ هودەن للناس هودا ینی ڕێنمایی تۆ ڕێنماییت ئەوێ بۆ لە مەولا ڕێنمایی ناوێ بۆ ڕابردوو ڕۆی ڕێنمایەکانی تۆ بۆ کەیە بۆ لە مەولایە ستە تۆ جەناب دەچی داوای ڕێنمایی لە کەسێکەکەی کە متمانە و پێی هەیە مەبەستەوەیە باسی ڕابردووی خۆتی بۆ بکەی نە باسی ئەڵەی لە مەولا چی بکەم کەواتە کە تۆ هاتیتە مەدرسەی ڕەمەزان هاتیتە فێرگی ڕەمەزان و بووی بە قوتابی قورئان لە شەهری قورئانە لە مانگی قورئانە ئەو کاتە نەقشەدانی بۆ داهاتوو ئەبی بە خاوەنی عەقڵێکی نەقاد عەقڵێک کە عەقڵێکی ڕەخنەگرە ڕەخنە لە خەڵک ناگری ڕەخنە لە خۆتەگری عیبەکانی خۆتە بینی چۆن خۆت بڕازێنیتەوە چۆن خۆت خاڵیکەیتەوە لەو عیبانە چۆن تەخلیی خۆت بکەی بۆ ئەوەی بتانی ئامادەی تەحلیە و ڕازاندنەوەی خۆت بی. بۆیە بەڕاستی ڕەمەزان دوو بوعدی هەیە بە نیسبەت ڕابردووەوە ئەبێ بە سەبەبی لێخۆشبوون بە نیسبەت داهاتووە ئەبێ بە سەبەبی ڕێنمایی ئەبێ بە سەبەبی هیدایەت. جوانە کاک دکتۆر درێژە بە گفتوگۆکەمانە دەین بەڵام ناوبڕێک وەرەگرین و باش دێن بەڵە خۆشەویستان دوای ئەم ناوبڕە دێمەوە خزمەت ئێوەی خۆشەویست. بەڵە خۆشەویستان جارشکە سڵاو لە ئێوەی خۆشەویست لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی درێژە بە گفتوگۆکەمانە دەین. کاک دکتۆرێکێک لە ناوەکانی ڕەمەزان لە ناوباوەکانی پێگوترێ مانگی تەوبە ینی زۆر کەس تەوبە ئەخاتە مانگی ڕەمەزان من پێم خۆشە بەو دیوە باوەیانە بەس بە جۆرە لە جۆرەکان بە دیوە معنەویەکە باز لە تەوبە بکەین چونکە تەسەوورەکەم کە تەوبە تاکو ئێستا بە ئاوا بڵێم ینی ئەوەی مانایەکی سلبی وەرەگرێ ئەوە نەمانایەکی ئیجابی وەرناگرێت بەو بەچی دیدێک بەو دیدەی کە زۆر جار وازانرێ نیسانێکی تاوانبار بە تەوبە تۆڵی لێکرێتەوە بەڵکو بریتینی لەوەی کەمە
دەیەوێت ئەزمونێکی تر بکە ژیانێکی تر هەڵبژێرە من حەزەکەم قسێک لەسەر ئەو هەستا هەموو مەدرسە یاسایەکانی دنیا بیر لەوە کەنەوە چۆن مامەڵە لەگەڵ ئینسانی تاوانبار بکرێ ئەو کەسی کە تاوانی کردووە ئەو کەسی کە تاوانەکە ئەم تاوانەی لە فەراغەوە نهاتووە یعنی لەبەرەوە تاوان ناکە لەبەرەوەی خودی ئەم کەسە تاوان بەرە یا لەبەرەوەی لە زات یا لە جەوهەر یا تاوان هەیە هەندێک ئەسباب هۆکار لە پشتی تاوانکاری ئینسانەوەن بەشێکی پەیوەندی بە بی ئەو ژینگەوە هەیە بەشێکی پەیوەندی بە پەروەردە و فێرکردنەوە هەیە بەشێکی پەیوەندی بە احتیاجەوە هەیە بەشێکی پەیوەندی بە وەسوسەی شەیتان و ئارەزوبازی و تەماعی زۆری کەسەکەەوە هەیە بۆ مافی زیاتر لە مافی خۆی وەربگرێ ئێستا مەدرسە قانونیەکان بۆ چنەڵێ ئینسان کە تاوانی کرد تاوانەکە گەر هەرچەند گەورەش بێ ئەبێ دووبارە شیاندنەوەی بۆ بکرێ ئیعادە تەئهیل بکرێتەوە بێتەوە ناو کۆمەڵگا جارێکی تر ببێ بە فرسەتی ئەوەی پێ بدرێ ببێ بە ئینسانێکی باش طبعا ئەمە مەبدەیەکی زۆر باشەوە لە ئیسلامە پێش ئەو مەدرسە قانونیانە پێش مەدارسی ئیسلاحی اجتیماعی ئاماژەی پێکراوە چونکە ئەو کەسەی کە تاوانەکە دەرگای تەوبەی وەکراوەتەوە دەرگای تەوبە ینی چیانی ئەم کەسە لە گرێژەنە دەرچووە لە ڕێگا لای داوە ڕێگەی خوای بەرداوە ڕەها و وێڵ بووە بە دوای ئارەزووە بەڵام هەموو لە حزەیە خوای پەروەردگار بانیەکاتەوە خوا بە میهرەبانی خۆی بانیەکاتەوە لوتفی لەگەڵەکە تەڕدی ناکە چونکە خوای پەروەردگار ڕەحمەتەکەی زۆر فراوانترە لە غەزەبەکەی سەبقەت ڕەحمەتی غەضەبی ڕەحمەتی خوا پێشی غەزەبەکەوێ یعنی هەمیشە کاتێک کە ئینسان مڕەدەد بێ لە بینی ڕەحمەت و غەزەبی ئیلاهیە ڕەحمەتەکەی بۆ بەنسیبە بێ ڕەحمەتەکە لەو نزیکترە ئەمە قاعیدەیەک قاعیدەی دووەم ئەوەیە کە ئینسان هەرچەند تاوانبار بێ و تاوانەکە شێرچەند لە بەرچاو گەورە بێ ئەبێ وەکو ئیمامی شافعی بڵێ تعاظمني ذنبي فلما قرنته بعفوك ربي كان عفوك أعظم ئەڵێ گۆناهەکەی من لە بەرچاوی منە خۆی زۆر بە گەورە نیشاندا بەڵام کاتێ بەراوردم کرد بە لێبوردەیی تۆ خوددا لێبوردنەکەی تۆ زۆر گەورەتر بوو هەمیشە لێبوردنی خوا هەیە هەمیشە خوا ڕەحمان و ڕەحیمە ڕەحمان ئیسمێکی خاصە بۆ صیفەتێکی عام ڕەحیم ئیسمێکی عامە بۆ صیفەتێکی خاص وەکو زاناکان باسیەکەن ئێمە هەمیشە لەژێر چەتری دوو ڕەحمەتین ڕەحمەتێکی ئیلاهی عام بۆ هەموو مەخلوقات و دروستکراوانی لەم جیهانەدا و لەم ژیانەدا و ڕەحمەتێکی ئیلاهی خاص بۆ ئیمانداران لە ڕۆژی ڕستاخێز و ڕۆژی پەسڵانە بۆیە بەڕاستی تێگەیشتنی ئێمە بۆ تەوبە ئەبێ لەسەر ئەو مەبنایەدا بمەزرێ کە خوای پەروەردگار بانمانەکە هەمیشە تەوبەیانی گەڕانەوە ئەڵێ کەئەنەو ئەی کەسێنەی کە ڕاتان کردووە و پشتان لە خوددا کردووە بگەڕێنەوە دەرگا هەمیشە کراوەیە دەرگا هەمیشە ئاوەڵایە ئەمجا کە هاتیتەوە کە تەوبەت کرد تەوبە لە پێش قەسد و ئیخلاص و نیەت و تەسمیم و بڕیارە اینجا عەمەلە دوورکەوتنەوەی لەو کارە زێ و ناشینانەی کە زووتر کردوتە اینجا کە ئەنەوە وەکو ئەو ڕۆژەت لێکە لە دایک بووی ئەوەی کە مەولەوی ناوێنێ لە دایکبوونی دووەم مەولەوی تاوگۆزی خۆمان ئەڵێ ئەو کەسێک کە میلادی دووبارەی نییە ئەو کەسی جارێکتر دووبارە لە دایک نابێتەوە ئەبێ خۆمان دوور خینەوە لەو فکرەیە یعنی هەمیشە ئەبێ بە تەمای لە دایکبوونێکی نوێ بخین زۆر باشە کاک دکتۆر ئەگەر قسە لەو ڕوانگەی کە مەولەویش ئەڵێ لە دایک بوونەوەی دووەمەوە و قسەیەش کە دەگوترێت تەوبە وەکو ئەوەیە کە ئینسان بە قەستێکی پێ بێ مەسەلەن بۆن منە لە پارچە قوماشێکیدا مەسەلەن لایەکی بڕوا و لایەکەی تریشی بەدەستیەوە بمێنێت بە تەسەوەری ئەوە کرێت کە تەوبە ینی بە ئاوا بڵێن ینی بەمانە زۆر ئیرفانەکەی ئایا بریتە لەوەی کە مرۆڤ دێ خۆی خاتەوە ماڵی خوای پەروەردگارەوە وەکو تاوانبارێک بە ئاوا بڵێن کە داوای لە خۆشببوونەکە کە ئێمە لە سەرەتاشە باسی ئەومان کرد کاک دکتۆر کە پەیوەندێکی گەورەی ستونی لە بینی مرۆڤ و لە بینی خوا دروستە بێ لە مانجە ڕەمەزانە بۆیە زۆرێک لە مرۆڤەکان تۆبەکان هەڵەگرن بۆ مانجە ڕەمەزان قسەکەمان لەسەر ئەوەیە ئەم تۆبەیە
ینی بۆ زۆر جار مرۆڤەکان دێهڵنەوە بۆ ڕەمەزان قسەکە لەسەرەوە ئەو پەیوەندەستونی ینی مرۆڤ زۆری حساسەکە لە ڕەمەزانە لە خۆی پەروەردگار زۆر نزیکە ینی ڕەنگە لە کاتەکانی ترا بەم شوێ نەبێ بەس ئیحساسی مانجی ڕەمەزان و پەیوەندی لە ڕێگای عیبادەتەکانەوە لەو نزیکی کە خۆی پەروەردگار هەیە زۆر جار مرۆڤەکان هەست دەکرێت بۆ ئەمە ئێمە جارێ لە مانگی ڕەمەزان مانگێکە قورآنی تیاتۆتە خوارەوە شەوی قەدری تایە عیبادەت تایە عیبادەت لە شەوی قەدرا بە نەسی قورآن خەیر من ئەلفی شەهر ینی لە عیبادەتێ لە شەوی قەدرا بیکەی لە عیبادەتی 1000 مانگی تر زیاترە کە شەوی قەدری تیانە بێ ئەم ئینسانە بە هەموو مستەواکانیەوە خۆ ئینسان هەمووی تاوانبار نییە وەشەر نییە تەنها تاوان باریش تەوبە بکە تەوبە سێ جۆرە تەوبەی تاوانبار تەوبەی مطیع تەوبەی عارف ئەو تاوانبارەی کە تاوانێکەکە ئەبێ دان بنێ بە تاوانەکەی خۆیان و بڵێ ئەبوو ئەم نەم کردایەوە لەمە لا نایکەم وەگەڕێمەوە بۆ لای خوا ئەو پێوتێت تەوبەی عاسی تەوبەی گوناهبار بەڵام تەوبەی مطیعیشمان هەیە گوناه ناکە بەڵام عیبادەتەکە بە عیبادەتەکەی خۆی غەڕایە عیبادەتەکەی خۆی بەلاوە گرنگە پێی وایە شتێکی عەجایبی کردووە قورئانە خوێنێ بەلای قورئانەکەی موهمە تووشی عوجب و کیبرێکە بێ تووشی ڕیایەکی خەفیە بێ تووشی لە خوبایی بوونێکە بێ ئەم کەسە ڕەنگە لە تاوانبارەکە زیاتر پێویستی بە تەوبە بێ کاتە تەوبەی مطیعیشمان هەیە ئەو کەسێک کە عیبادەتی خۆی بە شتەزانێ ئەبێ تۆبە بکالەوە لەو دکتۆرەگەر قسە لەسەر تەوبەکار بکەین لێرەوە ببوورە تەوبەکار بە دەلیلی ئەوەی کە خۆی پەروەردگارەگەر ئەو کەسەکە تۆبەیەکی باش بکە با بڵێن هەڵەکان یا بڵێن گوناهەکانی بۆ گۆڕێمە چاکە یا بە دەلیلی ئەوەش کە جەنابەت باست کرد کە مەولەویش من دڵیام لەوەی کە لە چۆنەڵی لە خۆ ئەمەی نێناوە کە مرۆڤ لە دایکە بێتەوە بەو دەلیلە بێ مرۆڤ لە ساتە وەختی تۆبەکردنا زۆر پاکە بێگومان تخوا خراپەکانیشی بۆکە بە چاکە ئەگەر بڕیاری تۆبەکردنەکەی بڕیارێکی قەتعی بێ و ئیرادەی بەهێز بێ بۆ لە ڕەمەزانایەکە ڕەمەزان یەکەم فەزایەکی معنەویە دووهەم خەڵکە بن بە یارمەتی دەری ئەو ژینگە کۆمەڵایەتیە کە زۆر جار هاندەر بۆ بە تاوانکاری ئەم جارە ئەبێ بە هاندەر بۆ سەلاحەتی ئەو کەسە ئەبن بەلایەنگری بۆ ئەوەی لەسەر ئەو ڕێگایە بڕوە تەوبەی عارفیشمان هەیە عارف لە چی تۆبەیەکە ئەگەر لەحزەیەک غەفڵەتی بۆ حاصل بوو بێ غافڵ بوو بێ لە زیکری خوا غافڵ بوو بێ لە لەحزەی غەفڵەت هەیە لە وجودی ئینسانیە تەوەجوهێکی بە غەیری خوا کردی بێ ڕۆژێ لە ڕۆژان لە ئەنجامدا ئەبێت تۆبە بکە یەکێ لە ئەولیای خوا ئەفەرمێ من چەند ساڵێکە تەوبەیەکەکەم لەسەر ئەلحەمدولillایەک کە کردومە وتیان چۆن وتیان جارێکیان خەبەریان بۆ هێنام کە گەڕەکەکەتان هەمووی سوتاوە بێجگە لە ماڵی ئێوە من لەو لەحزا لە غەفڵەتێک هاوتم ئەلحەمدولillah نەئەبووە ئەلحەمدولillایە بکەم ئەبووە هەستم بە معاناتی ئەوان زیاتر بکردایە بەو خەڵکەی تر کە ماڵیان سوتاوە بیرم لە خۆشی خۆم نەکردایەتەوە کە ماڵەکەی من نەسوتاوە بیرم لە قازانج و سوودی خۆم نەکردایەتەوە یعنی ئینسانی عارف ئاوایە کەواتە کاڵین مانگی تەوبەیە یعنی مانگێکە بۆ تاوانکاران مانگێکە بۆ عابیدان و خواپەرستان مانگێکە بۆ عاریفان و واسیلان ئەو کەسانش کە گەشتونەتە مەقامی قورب و نزیک بوونەتەوە لە خوای پەروەردگار بەڵێ کاک دکتۆر ئێمە باسی ئەومان کرد کە تەوبە بۆ ذاتی ئینسانەکەیە ینی فەردیە کەسێک دێت تەوبەکە با بڵێن کەسێکی تاوانبارە بە باس لە تاوانبارێ بکەین دێ لە مانجی ڕەمەزانە تەوبە ئەکا و ئەبێ بە کەسێکی ساڵح سەیرێکی ئەم پەیوەندە فەردیە باسی پەیوەندی ستونیەکەمان کرد لە ڕابردووشە وتمان پەیوەندی نێوان خوا و بەندە بەڵام جارێککە ئەم کەسە کە تاوانبارە کە کەسێکی بە ئابڵێن خراپە لە ناو کۆمەلگایە وەختە کە ئیسلاح بێ بە ئیسلاحێچێتەوە ناو کۆمەلگا کەواتە دیسان پەیوەندێکە لەبارە ئاسوویەکەشەوە کاریگەریشی گەورەی هەیە بە کۆمەلگا هەر بەس تۆبە خۆی تەوبە ئامانجێکی هەیە ئەنجامێکیشی هەیە بنویستم بڵم ئەنجامەکەی یا با بڵێن سەرەکەی بەرەنجامەکەی چەند باشە ئامانجی تەوبە
پاکبوونەوە و ساغبوونەوەیە بۆی بگەی بە خوددا بۆی خوالێت خۆش بێ خوالێت ڕازی بێ خوا نزیکت کاتەوە لە خۆی ئەمە ئامانجە بەڵام ئەنجامەکەشی ئەوەیە کە ئینسان نزیک بوویەوە لە خوا بەبێ حەدیسی سەحیح ئەبێ بە کەسێکی خودایی خەڵک خۆشیانەوێ خەڵک لی بەهرەمەند دەبن لە قسەی بەهرەمەند دەبن لە ڕەفتاری لە ئوسلوبی لە حوزوری لە ئامادەبوونی لە بەشداریەکانی لە ئەگەر نووسەرە لە نووسینەکەی ئەگەر پارێزەرە لە پارێزەریەکەی ئەگەر پزیشکە لە تەبابەتەکەی مهندیسە لە نەخشەکانی مامۆستایە لە دەرسەکانی هەر پیشەیەکی هەبێ چونکە دڵەکەی ساغ بۆتەوە هەر کارێک بکە بە زمان نیەتی ژنێنێ عملە نیەتی خوایە بۆیە تەماشاکەی ڕەواج پیاکە ئەبێ بە سکەیەکی معاسر کە ڕەواجی هەیە لە ناو خەڵکە نابێ بە سکەیەکی دۆڕاو کە کەس بە فلسێنەی کڕێ کاک دکتۆر ئەگەر لێرەوە وەکو بابەتێکی کۆمەڵایەتی خۆمانە لە ساڵانی ڕابردووە سیرەکەی وەختێک کە شێخانی تاریقەتە ڕۆشتن بۆ گوندەکان بۆەوەی کە چوزان تۆبەی خەڵک دابن بۆی کە خەڵک وا لێ بکەن کە ئیسلاح ببێ بەوەی کە واز لە تاوان بێنێ زۆر کەس خۆی ئەشاردەوە لە کوردەواری ئەیگوت من دوایی تۆبەکەم پێڕاناگیرێ یعنی تۆ سەیری ئەو تێگەشتنە هەنی ئەگەر تێگەشتنەکە ببارە ئیجابەکی تەنانە سەیری ئەوەشکەی سیرەکەیت ئەو کەسە تێگەشتنەکەی بەو حاڵەتە زۆر کۆمەڵایەتە کە ڕەنگە هیچ خوێنەوارێکی نەبوو بێ بەس تەسەووری کردووە لە لەحزەی تۆبەکردن یعنی لە لەحزەی واسێنان لە هەموو تاوانێک قسە کرد ئەم تێگەشتنە تەنانەت لە ڕابردووشە تێگەشتێکی ڕاقیە تێگەشتێکی ڕاقی و تێگەشتێکی واقعیشە چونکە تەوبە یعنی لە مەولا قبوڵی مەسئولێ دەکەم لە مەولا خۆم بە ئینسانێکی بەرپرس ئەزانم لەو پێش ئینسانێکی بەرپرس نەبووم خۆم بە بەرپرس نەزانیوە هەرچێکم ویستووە تا پێم کرابێ کردوومە بەڵام لە مەولا ئەبێ ئینسانێکی بەرپرس بم حدودی خۆم بزانم بە ئیرادە بم دوای ئارەزوو نەکەوم دوای شەهەوات و شوبهات نەکەوم و فعلا ئەو ئینسانە بم کە خوای پەروەردگار ئەوێ بۆیە لەو ڕوانگەیەوە بەڕاستی تێگەیشتێکی واقعیان هەبووە و ئەو شێخانەش دەورێکی زۆر باشیان بینیوە تەنانەت من پێم وایە تەسیریان زۆر زیاتر بووە لە خەڵکی ئێستا لە خەڵکی ئێستا چونکە لە شارێکی وەکو شاری سنەیە خەڵکانێکم بیستووە کە خەریکی عەیاشی بوون بەڵام لەسەر دەستی خەلیفەیەک یا شێخێک کە تەریقەتیان وەرگرتووە یا تۆبەیان کردووە بوون بە ئینسانێکی ساڵح لە وڵاتی خۆشمانە بە هەمان شێوە ئەو ئینسانە داعیە ئەو ئینسانە خواپەرست و خواناسە کە خۆی سا کردەوە لە خوا لەگەڵ خوا لەسەر دینی خوا ئەو کاتە بەرەکەتەکەوێتە قسەکانیەوە بەرەکەتەکەوێتە دەرسەکانیەوە و خەڵک ڕووی تێ ئەەکەن و ئەبێ بە مەحەلی خەیر خەڵک لە سەردەستیاتەوە بە ئەەکەن ئەمە ئەو کەسانی کە هاتن موسڵمانە بوون یانی چی لە سەردەستی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی بڕیاریانەدا جارێکی تر بێنەوە مەیدانی ژیان بە عەقلێتێکی تازە بە ڕوحێتێکی تازە بە جەوهەرێکی تازەوە ڕووبکەنە دنیایەکی تر و داببڕێن لە ڕابردوو ئەوە دابڕانی حەقیقیە ئەوە پەیوەستبوونە بە لوتفی خوا و پەیوەستبوونە بە مەغفرەت و ڕەحمەتی خوای ئەم نزیکەی تۆبەکار و خوای پەروەردگارەکە وا لە پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم فەرمێ اللهم اجعلنا من التوابین واتە ینی بەئاوا بڵێن تۆبەکار نەک ئەوە نییە کە خوای پەروەردگار تۆڵەی لێ بکاتەوە بەڵکو کەسێکی مەسەلەن بەئاوا بڵێن زۆر نزیکە لە خوای پەروەردگار و خەڵکێکی خاوێنە کەواتە دەشێ نەک هەر تاوانبارەکان بەڵکو ئەوانەی کە خۆیان بە دیندار و بە ئیماندار و بە متەدەیین نەزانن هەموو لەحزەیەکیان تۆبەیەک بێ بەوەی ئەو چێژی بەئاوا بڵێن چێژی نزیکی خوای پەروەردگار بکەن ئێمە ئاەتێکمان هەیە ئەو ئاەتەمانەگەر لەبەر چاو بێ ئەو مۆزوعەمان زۆر بە جوانی بۆ ڕوونەبێتەوە فەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أسرفوا على أنفسهم أو كسانا كتاوانيان كردوا بلام تاواني شاز يعربيان كردوا يعني وني تاواني كردوا بيستو بيدك نخير لا تاوان كاريا زياروي كردوا يعني إدماني كردوا الأخراب كاريا
ئەفەرمێ ئەو ئێوە ناومێت نەبن لە ڕەحمەتی خوا، چونکە خوا لە هەر هەموو گوناهەکان خۆشەوێ. یعنی ئەگەر هەموو گوناهی کەون لە کەسێکا کۆ بێتەوە، هەموو گوناهی کەون لە کەسێکا کۆ بێتەوە بە مەرجێتەوە بە بکە خوا لێی خۆشەوێ، نەک گوناهی خۆی. دەلالەتی زمان ئەوەمان پێڵێ إن الله بتأكيد خدا يغفر الذنوب بصيغة جملة بصيغة فعل جاي فرمي، يعني بشويكي بردوام خوا لهمو تاوانا كان خوش به تانا دقرأ وتاوانش هي يكسيج به بشرط توبة بكاب ولا إخوة جميعا هر هموي. كاك دكتور هست بو ناكري ك بابلين أو تيجشنش دروز ناكا كحكمتي توبة بۆ مانابێت کە خۆی پەروەردگار نایەوێت هیچ کەسێ بەبێ ئیمانی بێرێتەوە بۆ لای خۆی، واتە بۆ قیامەت، کە قیامەت ئەوەی کە جەنابەت لە سەرەتا باست کرد کە ڕۆژی فەسڵان و ڕۆژی ڕاستاخێزە، ئەو ڕۆژەیە کە ئینسان با بڵین ئیتر ئەوەی کە پێیەتی لەوێ بریتە لە چاکەکردن و بریتە لە ئیمان. خۆی پەروەردگار نایەوێت مرۆڤەکانی کە خۆشێون بەبێ تۆبەکردن یاخود با بڵین بەبێ چاکەکردن بەبێ ئیمان. إن الله يحب التوابين ويحب المتطهرين. توابين بيش يعني متطهرين. يحب التوابين. توابين كين خوي تائب معناه والتوابش معناه. تائب هو تاواني كردوه بريالة دانيكا هو التائب يعني ليه جناه. تواب هو مجموعة جناه هي بريالة لهر كامي كان توبة يبكى أو بيبقى التواب. خوا توابيني خوشة دواي أو إنسان خوي دامالي لتاوان خوي دامالي لجناه اینجا يتسر بابي ويشي أبي خوي برازينه توبة عملي صالح. شو أقول كسي يكسر توبة بك بلام عملي صالح في عملي صالح أنا كبه هو أهل نجاة بلام نابي بأهل درجات بلام كتواني عملي صالح جنجانبا كاري باشي جنجانبا خوي برازينه توبة بولاي پروردگار أو كاتبه بأهل درجاتش كواتا إنسان ك بڕیاری دا تۆبە بکە اینجا جاری وایە حەقی خەڵکی لایە بێ و حەقانش باتەوە، حەقی خوا لە حەقی خۆی خۆشە بێ، خوا لە حەقی خۆی خۆشە بێ، چونکە خوا عەفووە، خوا لێبوردەیە، بەڵام خوا ئێو خەڵکی تر ئەو خەڵکەش مافیان هەیە ئەبێ ئینسان خۆی پاکاتەوە لە مافی ئەوانیش. کەواتە تەوبە ئەوەندە موهیمە خوا سیغەی حوبی بۆ بەکارهێنێ، حوب بە شێوەیەکی بەردەوام ئەو خۆشەویستیەیە کە خوا بۆ بەندەکانی هەیەی و بۆ ئەو کەسانەی هەیەی کە تاوانیان کردو بەڵام ئیعترافەکەن بە تاوانی خۆیان و ئامادەن لاپەڕەیەکی نوێ ژیانێکی نوێ لە دایبوونێکی نوێ بۆ خۆیان بەرهەم بێنن. زۆر سپاس دەکەین کاک دکتۆر کاتەکە تەواو بوو. زۆر بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی نووسەر و ڕووناکبیری ئیسلامی خۆشحاڵ بووین کە لە ستۆدیۆی ڕەمەزانە لەگەڵمانە ئامادە بووی. ئینشاڵڵاکەین و خی گەورە موفقت کە ئێوەش موفق بن. بەڵام خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە پرۆگرامی ئەم جارەشمان تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ.